باوبینەرانی شارپێسم کاتتان باش ئێستا ئێمە لە بەردەم زانکۆی گەرمیانی لە کەلار مامۆسایان و فەرمانبەرانی زانکۆی گەرمیان وەکو ناڕزایی هاتوونەتە بەردەم زانکۆی گەرمیان ناڕزایی دەرەبڕن بەرامبەر دەنگۆی بڵاوبوونەوەی پاشەکەوتکردنی موچە و ڕاوەستانی پلە بەرزکردنەوەی مامۆسایان و داواکەن حکوومەتی هەرێمی کوردستان مافەکانی فەرمانبەران و مامۆسایان دابین کە ئەوەی دەوامکردن و هەروەها ئەرکەکانی خۆیان بە شێوەیەکی باش و ئاسایی بە ڕێوە بچێ. ئەگەر هاوکارم مامۆستا سڵاو دەبێ ئەم کاتتان باش، ئێوە بۆچی ئەمڕۆ هاتوونەتە دەم زانکۆی گەرمیان و ناڕزایی دەرەبڕۆ؟ بەڵێ دەستان خۆش بێ بۆ هاتنتان. ئێمە وەکو مامۆستانی زانکۆی گەرمیان و کۆمەڵێک زۆر لە فەرمانبەران ناڕازین بەڕاستی بەرامبەر بەو دەنگۆیانی کەوا دەگوترێت پاشەکەوت یانی دووبارە موچەی مانگی 12 پاشەکەوت دەکرێت. ئێمە لە ڕاستیە بە هیچ شوێک ئەوە جێگای قبول نییە بەنسبەت بە ئێمە و ڕەتی دەکەینەوە کاتیەوە نەماوە موچە پاشەکەوت بگرێت، چونکە ئێستا داهات زۆرە و یعنی هەر شتێک وتێ لە شتانە ئێمە وەکو مامۆستایان ڕەتی دەکەینەوە. زۆر سپاسە. ئەگەر تۆ قسەیەکی بوتن وڵای ئێمەش دەنگی خۆمان دەخێنە پاڵ دەنگی هەموو فەرمانبەران و مامۆستایانی زانکۆکانی تر ئەو هەوڵەی کە حکوومەت دەوێت پاشەکەوتی موچە بگەڕێنێتەوە یاخود موچەی مانگی 12 پاشەکەوت بکات، هەوڵێکی لەو جۆرە هەیە. ئێمە بە هەوڵ هەموو شوێک ڕەتێکەینەوە دەنگی خۆمان دەخێنە پاڵ. بەڕێزانێ مامۆستایانە خوێنرێتەوە دی خۆمان بەرامبەر بە دواکەوتنی دابشکردنی موچەی فەرمانبەران دەرببڕین. لێرەین بۆ ئەوەی قسە و باسی پاشەکەوتکردنی موچەی مانگی کانونی یەکەمی ئەم ساڵ بە توندی ڕەت بکەینەوە. بەڵێ ئێمە لێرەین تا بە هەموو لایەکی ڕابگەێنین گەڕانەوە بۆ سەردەمی پاشەکەوتی موچە و بڕین و دواکەوتنی دابشکردنی موچە قبول ناکەین. هاتوین لێرەوە هەموو لایەک ئاگادار بکەینەوە ئیدی تەحملی قبولکردنی ئەو هەموو نادادی و زوڵم و زۆرە بەردەوام و یەک لە دوایەکەمان پێ ناکرێت کە هەمویان ئەنجامی شکستی دەسەڵاتن و هەر جارە و بەناو و پاساوێک بەسەر موچە خۆران تاقی دەکەنەوە و سبەی نێمان لە ئەمڕۆمان خراپتر دەکەن. ئێمە هۆشداری بە حکوومەت و حزبەکانی دەسەڵات دەدەین جارێکی تر لەژێر هیچ ناونیشان و پاساوێک بە دواکەوتن و پاشەکەوت و لێبڕینی لە موچەکانمان رازی نابین. دەبێت حکوومەت بەرپرسیارەتی یاسایی و ئەخلاقی بەرامبەر بە موچە خۆران بەجێبێنێت و هەرسی ڕۆژە و موچە بەبێ هیچ دەست بۆ بردنیەک دابش بکات. بە هیچ شێوەیەک ناکرێت موچە و قوتی خەڵکی کوردستان بکرێت بە کەرەستەیەکی سیاسی و هاوڵاتی ئاسایی تاماوە باجی پابەت نەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک تێگەیشتن و ڕێکەوتنەمەکانی پەیوەست بە پشکی کوردستان لە بودجەی گشتی عێراق بدات. ئێمە داوا دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی خۆی لە ڕێکەوتنەکان لەگەڵ حکوومەتی عێراقی جێبەجێ بکات، چاکسازی لە داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان و نەوت ئەنجام بدات و جارێکی تر موچە خۆران کە چەندین ساڵە باجی سەختی بێبەرنامەی و بێپلانی و بێ دەربەستی حکوومەت دەدەن نەکرێنەوە بە قوربانی. هەروەها داوا لە حکوومەت دەکەین لە زووترین کاتدا لە ڕێگەی میکانیزمێکی گونجاوەوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی شارستانی دەست پێ بکاتەوە بە پێچەوانەوە هەڵوێستمان دەبێت و بێدەنگ نابین. زۆر سپاس. ئەمە ئەو بەیاننامەیە بوو کە ئێستا مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی لە گەرمیان خوێندیانەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن پابندیەکانی بەرامبەر بە حکوومەتی عێراق جێبەجێ بکە، هەروەها دەست بکاتەوە بە پلە بەرزکردنەوەی مامۆسایان و فەرمانبەران و موچە وەکو خۆی 30 ڕۆژ جارێ بەرامبەر بە ئەرکەکانیان مافەکانیان بۆ دابین بکات.